ئەو بوومەلەرزەیی لە 6 شوباتدا تورکیا و سووریای گرتەوە زیانێکی زۆری بە باکووری ڕۆژاوای سووریا گەیاند. جێندێرس ئەو ناوچەیە بوو کە زۆرترین زیانی بوومەلەرزەکەی لێکەوتەوە بەهۆی ئەوەی سەدان خان و ڕووخاون یان درزیان تێکەوتووە و بە کەڵکی ژیان نەماون. زیاتر لە 500 کەس لەو شارۆچکەیە گیانیان لەدەستداوە. هەزاران کەسیش بێ ماڵ و حاڵ بوون. ئەنجومەنی خۆجێی شاری عەفرین و ڕێکخراوە مرۆییە ناوخۆیەکان پەناغی کاتیان بۆ ئەو کەسانە دابین کردووە کە بەهۆی بوومەلەرزەکەوە زیانیان بەرکەوتووە. بەشێکی دیکەشیان بە هاوکاری خۆبەخش و خێرخوازان پەنایان بۆ مانەوە لە ناو خێمە بردووە. لە کاتێکدا ئەو خەڵکی بەهۆی بوومەلەرزەکەوە لە ماڵەکانیان ئاوارە بوون لەگەڵ خەم و پەژاری لە دەستدانی کەسوکاریان و لە دەستدانی ماڵەکانیان دەژین. ڕووبەڕووی سەرمایەکی توند بوونەتەوە. ئەوەش ئازار و ناڕەحەتیانی زیاتر کردووە. ئێستاش چاوەڕێی کەسانێکن یارمەتیان بدەن تا ماڵەکانیان بنیات بنێنەوە. نهدت البنايات كلها لا ظل ما هو للناس ولا ظل مسكن اقسم بالله ساكنين بالشارع تروح على يوم نواف عەبدون یەکێکە لەو کەسانی بەهۆی بوومەلەرزەکە زیانی بەرکەوتووە. ڕایگەیاند کە لە دوایین ساتدا ڕزگاری بووە بەڵام ماڵەکەی لە دەست داوە. ئێستاش بێ ماڵ و حاڵن و شەقامەکان بوونەتە پەناگە بۆیان. عەبدون ئاماژەی بەوەدا کە پەناگە و قوتابخانەکان پڕن. هەر کەسێک خاوەنی خانوویەک بێت لەگەڵ 4 بۆ 5 خێزان دەژی و منداڵەکانیش نەخۆشن و بەهۆی ئەوەی ئەو چادرانەی تێیدا دەژین بۆ ئەم دۆخەی کەش و هەوا نابێت. كنا جيران سوا وبنعرف بعضنا وين نروح. ئەمین حاجی سادۆش دانیشتووی شاری جێندێرسە. بەهۆی بوومەلەرزەکەەوە ماڵەکەی لە دەست داوە. بۆیە لە تەنیشت وێرانەکانیەوە خێمەیەکی هەڵداوە بۆ ئەوەی تێیدا بژی. حاجی سادۆ دەڵێ کرێی خانووی مانگانە نزیکەی $100. توانای ئەوەیان نییە بیدەن. خێرخوازان خێمەیەکیان پێداوم تا لەگەڵ خێزانەکەم تێیدا بژیم. حاجی سادۆ هیوای خۆی دەربڕی کە دار و پەردووەکان لا ببرێن و شارۆچکەکەی بە بەشداری خێرخوازان ئاوادان بکرێتەوە. هەروەها هاوکاریان بکرێت بۆ ئەوەی ژیان بگەڕێتەوە بۆ ئەو شێوەیی کە لە شارۆچکەکەیاندا بووە. بوومەلەرزەکانی سەرەتای ئەم مانگا کە باشووری تورکیای گرتەوە و زیانێکی گەورەشی بە بەشێک لە ناوچەکانی باکووری خۆراوای سووریا گەیاند. لێکەوتەکانی بەردەوامن و قەیرانی مرۆیی قوڵی لە وڵاتە هێندەی دیکە قوڵتر کردووەتەوە.